يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريز ڕۆژوگرانی ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم، ئێمەی ئینسان گەورەترین مەخلوقی خوای پەروەردگارین. ئینسان بەڕێزترین دروستکراوەکانی خوای پەروەردگارە لە لای خالقی خۆی کە ئەڵڵایە. بۆیە هەموو ئەو شتانەش کە پەروەردگار فەرزی دەکات لەسەرمان بۆ ئەوەیە ئەم ڕێزداریەمان لەدەست نەدەین. ئەم ڕۆژوی پڕبەرەکەتی مانجی ڕەمەزانە کە ئەم ساڵیش بە خزمەتی گەیشتینەوە، بۆ ئازاردانمان نییە، بارێکی ناڕەحەت نییە لەسەرمان، بە پێچەوانەوە ڕەمەزان ڕزگارمان دەکات. خوای پەروەردگار دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم لعلکم تتقون. ئەم ڕۆژوە هەر لەسەر ئێمە فەرز نەبووە، لەسەر ئومەتانی پێش ئێمەش فەرز بووە، بەڵام شێوازەکەی جیاواز بووە، کاتەکانی جیاواز بووە. بۆ ئەوەیە ڕۆژوو ڕزگارمان بکە. قورئانی پیرۆز دەفەرمێ: وەئەن تەصوموا خەیڕ لەکم. ئەگەر بە ڕۆژوو بن چاکترە بۆ خۆتان. ناونیشانی وتارەکەمان بە ناونیشانی ئەوەیە ڕەمەزان ڕزگارمان دەکات. ڕەمەزان هاتووە ڕزگارمان بکات لە چی؟ خاڵی یەکەم لە کۆیلایەتی. ئینسان خوای پەروەردگار کە دروستی کردووە بە ئازادی دروستی کردووە، مافی ئەوەی پێبەخشیوە ئازاد بێت لە دەربڕینی هەست و سۆزیدا، لە دەربڕینی ئەوەی چی خۆش دەوێ و ڕقی لە چییە، لە دەربڕینی ئەوەی کەوا کۆیلەی کەس نەبێ و خۆی ئاغا و کوێخەی خۆی بێ. بەڵام ئینسان ئەستەم لە خۆی دەکا و پەردەیەک بەسەر ژیریدا، بەسەر چاویدا، بەسەر بیستن و بینیدا دەدا، وا دەزانێ خۆی بچووکە و خەڵکێکەیە لەو گەورەترە. بە درێژایی زەمەن ئیسلام نەهی لە کۆیلایەتی ئینسان کردووە، کەسێ ژێردەستەی کەسێکی تر بێ. ئەگەر بڵێ باشە خۆ خەڵکانێکی هەژار و فەقیر و بێکەس دەبنە کۆیلە، ئەی پاشا و دەسەڵاتدارەکان، ئەی سەرۆک و مەسئولەکان، ئایا ئەوانیش ڕۆژوو ڕەمەزان ڕزگاریان لە چ کۆیلایەتێک ڕزگاریان کە؟ ئەڵێن گەورەترین کۆیلایەتی ئینسانە بۆ نەفسی خۆی. هەر یەکێک لە ئێمە وریانە بێ دەبێتە کۆیلە بەدەست نەفسی خۆیەوە. جا تا دەوڵەمەندتر بی، تا دەسەڵات و پلە و پێگەت بەهێزتر بێ، زۆرتر نزیکی کۆیلەی دووشت بی، کۆیلەی دەمت بی، کۆیلەی داوێنت بی. چونکە ئەم دوانە تێرکردنیان بۆ کەسی دەوڵەمەند و بۆ کەسی دەسەڵاتدار ئاسانترە. ئەگەر هەژارێک نەتوانێت هەموو پێویستیەکانی دەم و گەدەی تێرکە، دەوڵەمەندێک دەتوانێت. ئەگەر کەسێکی بێدەسەڵات نەتوانێت حەز و جنسەکانی دامێنی بە ناڕەواش تێرکە، خۆ دەسەڵاتدارێک ئەمە دەتوانێت. بۆیە بەقەدەر ئەوەی هەژارێک پێویستی بە ڕۆژوە، سەرکردە و مەسئول و دەوڵەمەندێکیش پێویستی بە ڕۆژوە بۆ ئەوەی لە کۆیلایەتی نەفس ڕزگاری کە. ئینسان کە بوو بە کۆیلەی نەفسی خۆی، لە هەموو کۆیلەیەکدا ماوترە. بۆیە مەحوی شاعیر دەفەرمێ: ئەسیر و سەیدی قەیدی کەید و شەیدی نەفسی ئەممارەم، لەدەست ئەممارە بەدچارە چییە چارەم خودا چارەم، نە شەیطان و نە دەوران و نە خزمانم بە من ناکەن، ئەوەی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارەم. سێشت زۆر ئینسان دژایەتی ئینسان دەکەن: شەیطان، خزمی خراپ، دەوران و زەمانی خراپ کە بۆ پیاوی بەڕێز و ژنی بەڕێز وەکو پێویست نییە و ناهێڵێ پێ بگا. بەڵام دەڵێ ئەم سێ خراپەیە هیچیان بەقەدەر نەفس دژایەتی منیان نەکردووە، خوایە چارەم کەی و لە دەستی ڕزگارم کەی. دەی ئەم ڕۆژوە بەڕێزاندێ لە دەستی ئەم نەفسە ڕزگارمان دەکا. ئەوە تا تۆ حەڵاڵەکەی خۆت لەلاتەوەیە جیماع ناکەی لەگەڵیدا لە ڕۆژانی ڕەمەزاندا. ئەو ئاوە پاکە حەڵاڵە بەدەستەوەیە و جەرگت تینوویەتی نایخۆیتەوە، زۆر زاڵی بەسەر نەفسی خۆتدا. ئەڵەی کۆیلەت نیم، جاران بۆ ژەمێک ناندەچی بۆ شوێنێک ئێستا لەبەردەم تا لە ماڵی خۆتای و دەستیشی بۆ نابەی، عیزەتی نەفست پەیدا دەکەیتەوە. بۆیە ڕۆژوو ڕزگارمان دەکات لە کۆیلایەتی. شۆپنهاوێر کاتی خۆی وتوویەتی هیچ شتێ بەقەدەر ئەوە مرۆڤ تووشی ئازار ناکات کە دەیەوێت عەقڵی بکات بەسەر
بە پاشا بەسەر نەفسیدا دایمە عەقڵ و نەفس لە جەنگان ئەو کاتێک کە دەتەوێت عەقڵت زاڵکەی بەسەر نەفس و ئارەزووددا تۆ ئازارت پێدەگا بەڵام سەرنجام ڕزگارت دەبێت لە ڕۆژوودا ئەوەمان هەیە عەقڵ پێت دەڵێ بە ڕۆژوو بە نەفس دەڵێ بیشکێنە عوزرت بۆ دێنێتەوە لەو کاتەدا تۆ عەقڵت زاڵ دەکەی بەسەر نەفستدا ڕاستە ئازارت هەیە بەڵام سەرنجام ڕزگار دەبی بەویستی خوای پەروەردگار دووەم ڕۆژوو ڕزگارمان دەکات لە ڕیایی لەوەی کەوا مەدحی خەڵکت زۆر پێخۆش بێ ئەوە بابەتێکە نەخۆشی دەرونیە کە ئینسان هەر کارێک دەکا چاوی لە خەڵک بێ بڵێ بەڵکو خەڵک لێم ڕازی بێ بەڵکو مەدحم بکەن بەڵکو بە ئینسانی باشم بزانن بەڵکو دەستخۆشیم لێ بکەن ئەگەر ئینسان هەر کارێکی کرد و دایمە چاوی لە دەم و چاوی خەڵک بوو چی پێ دەڵێن ئەوە نەخۆشی دەرونی هەیە بۆیە هەموو عیبادەتەکانیش دەکرێت ئەم نەخۆشیە لەگەڵ تێکەڵاو بکرێت جەنابت نوێژ دەکەی من نوێژ دەکەم خوتبە دەدەم ئەکرێ لەم کاتەدا خەڵکێک پێت بزانێ و نەفست پێت بڵێ با خەڵک مەدحت بکەن و ستایشت بکەن کەسێ دەچێت بۆ حەج و عومرە خەڵک پێی بڵێن ئەم ساڵ ئەوەندە ئەوە لەو حەجەی کردووە ئەوە عومرەی ئەوەندەی کردووە حەزی پێی بێ ئەکرێ بەخشندەبی و پارە ببەخشی و خەڵک پێ بڵێن زۆر سەخی تەبیعەتەوە ئەو کارە گەورەی کردووە بەڵام خوا یەک شتی هێشتۆتەوە کە دەستی هیچی پێ ناگا چاوی کەس بەسەری ئازاڵنێ ئیلا خۆت نەبێ ئەویش ڕۆژووە لە ڕۆژوودا هیچ کەسێ غەیری ئەڵڵا نەبێ ناتوانێت بڕیار لەسەر ئەوەدا تۆ بە ڕۆژوویان نا چونکە دەتوانیت لە شوێنێکە ئەو بخۆیتەوە و مەخلووقی خوا نەتبینێ خێزانی خۆت نەتبینێ مناڵی خۆت نەتبینێ بەس خوا بتبینێ تۆ ئەم دەرگایەت داخستووە لە ڕۆژوودا کە خوا لە حەدیسی قودسیدا فەرمووی هەموو کردەوە چاکەکان و عیبادەتەکان پاداشتەکان دیاری کراوە ئیلا ڕۆژوو نەبێ الصوم لي وأنا أجزي به ڕۆژوو بۆ منە و تەنها خۆم پاداشتی ئەدەمەوە ڕۆژوو ڕزگارت دەکا لەوەی ئەوەندە چاول لە مەدح و ستایشی خەڵک بێت تەنها چاول لە ستایشی ئەڵڵایە خۆش دەفەرمێ ڕەنجم بەزایە نەداوی لای من تۆمار کراوە سێمیان ڕۆژوو ڕزگارمان دەکات لە شەڕ و دوژمنکاری لەوەی زمانمان فێری قسەی نەشیاو بێ ئینسانێک 30 ڕۆژ زمانی بگرێت لە قسەی بەد لە گوێن لە هەڵچوون لە تووڕەبوون لە شەڕکردن ماوەی 30 ڕۆژ دەورەیەکە لە دواییدا خوی پێوە دەگری ئەخلاقی پێوە دەگری بۆیە پێغەمبەر ئەکرەم صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ئەگەر کەسێک لە ئێوە بە ڕۆژوو بوو با هەر ڕۆژوو ئەوە نەبێت نان و ئاو نەخۆی کە حەڵاڵە ئەوە لە هەموو 4 فەسڵە حەڵاڵە لە 11 مانگی تریشە حەڵاڵە نان و ئاوەکەی خۆت با ڕۆژوو هەر ئەوە نەبێت نان و ئاو لە دەمت حەرام کەی دەفەرمێ ئەگە بە ڕۆژوو بووی با قسەی نەشیاو بەدەمتانەیە با بوختان نەکەی بە خەڵک با غەیبەت نەکەی پاشملە باسی کەس مەکە قسە مەهێنە و مەبە بە زمانی زبر قسە لەگەڵ هاوسەر و مناڵەکانتا مەکە فإن سابه أحد أما تو أمناكي أو ولا يصخب دنگ برز مكوا دم قالي مكا دم دمي مكا لسر شد زور مرة مناقشة دس بيا مكا ما دام بروجوي وكل نانو أو بروجوي لقسينا بزي خود بدور بقرا لدنگ برز كرنا وهاتو هاواريش خود بدور بقرا أما بو خود فإن سابه أحد أو قاتله أجر كسي قوازي لدينا توزماني خود قرتبو كسي دهات قسي بيا دوتي كسيدها الشر بيدا فروشتي فليقل إني امرؤ صائم لبخاري أن فرمودي آوهاتو بل من كسيكي بروجوم واتنكخم شر بخلق نافروشم شريشم بيا بفروشي نايكرم دي سيدان الروج إنسان خوي رابين لسر أوي هل يكيك بالريال بدال أمره أقد أبو لدوينيوا بل أمر رمضان نابي غيبتي كسيك كم نابي زمان برانبر يكز بخرافة بكار بينم ولا سير روج أواجوي زمان بكا ئەگەر کەسێک لە بازاڕە هۆڕنێکی بۆ لێدام و ئازاری دەم دەست ناخەمە سەر هۆڕنەکەم شەی بە من هۆڕنی بۆ لێ نادەمەوە ئەگەر کەسێک هاواری کرد بەسەرمدا من دەمی خۆم دەگرم تۆش وا بکەی من وا ناکەم من نەک شەڕ نافرۆشم هەر ناشی کڕم هەر مشتری ئەم شەڕ و هەرا و دەنگ بەرزکردنەوەیە نیم بەداخەوە خەڵکانێک دەبینی کە بە ڕۆژوون ماڵ و منداڵ لێ دەترسێت دەڵێت کە بە ڕۆژوو و چاوی نابینێ کە تینووی بوو برسی بوو ئەوە لە ڕۆژوو تێ نەگەیشتوە ڕۆژوو هاتووە لەمە ڕزگارت کە نەک تووشی ئەم بەڵایەت کە بۆیە ڕۆژوو ڕزگارمان دەکات لە بەکارهێنانی زمان بە خراپە وەلەوەی وڵامی خراپەکاران بە خراپە بدەینەوە نەخێر وڵامی خراپەکاران بە لێبوردن دەدەینەوە بە چاوپۆشی و خۆشەویستی نواندن دەدەینەوە چوارەم ڕۆژوو ڕزگارمان دەکات لە نەخۆشی
خواردن و خواردنەوە ئەگەر بە پێی پێویست بخورێ ئەوە خواردووتە. ئەم وشەیە با جوان تێ بگەین بەڕێزان. خواردن و خواردنەوەی حەڵاڵ ئەگەر بە پێی پێویستی جەستەت خواردت ئەوە تۆ خواردنەکەت خواردووە. ئەگەر لە زیادە لە حەدی خۆت زیادە ڕەویت کرد و خواردت ئەوە خواردن تۆی خواردووە. وا ئەزانم هەر یەکێک لە ئێمە بە فەزلی خوا شتێک لەسەر سفرە و ماڵمان هەبێ. وا ئەزانم زۆربەی کات خواردن ئێمەی خواردووە نەک ئێمە ئەومان خواردبێ. چونکە ئەو خواردنانەی کە دەیخۆی لە حەدی خۆی تێیدا پەڕێنین لە چەوری لە شەکر لەو مادانی کە زیادەی ناو لەشن. چونکە ئێمە سێ قۆناغی خواردنمان هەیە. قۆناغی یەکەم کە دەچێتە دەمتەوە تا لە ڕیخۆڵەکانتەوە دەرەچێت قۆناغی هەزمە. هەزمی خۆراکەکە دەکەی و شی دەکەیتەوە. قۆناغی دووەم خەزنە. ئەوەی جەستە پێویستی بۆ ڕۆژانە سرفت کردووە زۆریشت پێویست نەبووە شەکر و ئەوانە دەنێرێ بۆ جگەر چەوری دەچێتە ناو هەموو خانەکان و ژێرپێست و بۆریەکانی خوێنەوە هەمووت خەزن کردووە. ئەم دوو قۆناغا ئەگە قۆناغی سێمی لەگەڵ نەبێ خەتەرە. قۆناغی سێم پاکردنەوەی مەغزەنەکانە. واتە ساڵ 12 مانگ ئێمە دەخۆین بەشێکی ڕۆژانە سرف دەکەین. جا هەر یەکێک لە ئێمە ئەمڕۆ زەمان کەمە نە بە پێ دەڕۆین نە وەرزش وەکو پێویست دەکەین نە تاقەمان بەکاردێنین زۆرتر جەستە خەزنی دەکا. خەڵق قەڵەو دەبێ ژێر پێستی پڕ دەبێت لە چەوری جگەری پڕ دەبێت لە شەکر مەغزەنەکان پڕن. خوای گەورە ئەم ڕۆژوی ڕەمەزانەی داناوە ساڵی مانجێک وەرە مەغزەنەکانت بەتاڵکەوە. کەی مەغزەن بەتاڵ دەبێتەوە؟ دوای 6 سەعات لە بە ڕۆژوبوون شەکری ناو خوێندا دەبەزێ. ئەها سەیری کە تا سەرەتای ڕەمەزان یەکەم 2 ڕۆژ و 3 ڕۆژ لە دەوری نیوەڕۆدا ژانە سەرێک دەدگرێ. ئەوە نیشانەی ئەوەیە شەکر دابەزیوە. نیشە بیدەیتێ هیچ ناخۆی ئاونان و شەکر ناخۆی چەوری ناخۆی مێشک ئەمر دەکات بە جگەر ئەو شەکرە زیادەی 11 مانگە کۆت کردوێتەوە فڕێ دەناو بازاڕەوە چونکە ئەم ئینسانە پێویستی پێیەتی. ئەی چەوری لەش لە ژێر پێست و لە بۆریەکانی خوێندا بتوێەوە چونکە ئەم ئینسانە نیوەڕۆی چی نەخواردووە چەوریەکە پێشکەشکەوە بیخەوە ناو گەدە و ڕیخۆڵەکانەوە. واتە ئێمە لە ڕۆژوودا مەغزەنی ساڵمان بەتاڵ دەکەین. هەر ماڵێک خاوێن نەکرێتەوە ساڵێک بۆ گەندەکە مێش و قالۆچە لێی دەدا. وەڵی جەستەی ئێمەش مەغزەنەکانی بۆ گەندەکەن تووشی نەخۆشی دەبین ئەگەر ساڵانە ئەم ڕۆژوی ڕەحمەتە نەبوویایە. بەڵام ئاگادار بە لە بەربانگە تۆڵەی مەکەوە. شتێکی ئاسان ژەمێکی هەر سادە وەرگرە وامەزان لەسەر سفرە تێر ناخۆی پارشەویش بە ئاسانی شتێکی سادە و سوک بخۆ بۆ ئەوەی جەستەت خاوێن کەیتەوە لەو موادە زادانی کەوا تێیدان. ئەلیسی سکارێل زانایەکە خەڵاتی نۆبڵی وەرگرتۆ لە طیبە لە پزیشکیدا خاوەنی خەڵاتی نۆبڵە لە پزیشکی گشتیدا دەڵێ ئەسەوم یوطەهر ئەجسامەنا خەڵشینە ڕۆژوو جەستەمان خاوێن دەکاتەوە. ئەمە قسەی ئەو کابرایە کە موسڵمانیش نەبووە. ئەڵێ ڕۆژوگرتن جەستەمان خاوێن دەکاتەوە لە نەخۆشیەکان لە مادە زیادەکان. پرۆفیسۆری ڕووسی نیکۆلایس دەڵێ پێویستە هەموو مرۆڤێک ئەم پیاوە شیوعیە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە زانایە لە بواری جەستەی مرۆڤە. نیکۆلایس پرۆفیسۆری ڕووسی دەڵێ هەموو ئینسانێک لە ساڵێکا پێویستە 3 هەفتە بۆ 4 هەفتە لەسەر یەک لە بەیانیەوە تا ئێوارە هیچ شتێک نەخوا نە نان بخوا و نە ئاو بخوا. تخوا هەر ڕۆژەکەی خۆمان ناکە 3 هەفتە بۆ 4 هەفتەواتە مانگێک. ئەمە کابرایەکی ڕووسی پرۆفیسۆر لە جەستەی مرۆڤ دەڵێ هەموو ئینسانێک ئەگە موسڵمانیش نەبێ پێویستە ساڵی مانگێک 3 هەفتە بۆ 4 هەفتە لە بەیانیەوە تا ئێوارە خۆی قەدەغە بکە لە خواردن و خواردنەوە بۆ ئەوەی مادە ئەوانەی کە لە جەستەیە خەزن بوون جارشکە بەکاریان بێنێ تووشی نەخۆشیەکان نەبێ. بۆیە ئێستا لە ئەوروپا بە ڕۆژوو دەڵێن ڕینۆڤیشن واتە نوێبوونەوە. ئێمە بەم ڕەمەزانە بەڕێزان بە هیلاک ناچین بەویستی خوای گەورە نوێ دەبینەوە. ڕزگارمان دەبێت لەو پاژماوانەی کە لە لەشمانە کۆبوونەوە. یان لە زانستی پزیشکیدا شتێک هەیە پێڵێن تریتمنت بای ڤاستینگ چارەسەر بە ڕۆژوو چارەسەری گەلێک نەخۆشی دەکا. هەرچەند عولەمایانی ئیسلامی ئێمە فەرموویانە الصیام إلى الطب الوقائي أقرب إلى الطب العلاجي. ڕۆژوو لە پزیشکی خۆپارێزی نزیکترە لە پزیشکی چارەسەرکردن. واتە ڕۆژوو ناهێڵێ نەخۆشکەوی نەک چارەسەر بێ. واتە لە ئیسلامدا نزیکتریەکە ئەوەیە ناهێڵێ نەخۆشکەوین. بۆیە نەخۆش ڕێگەی دراوە حامیلە ڕێگەی دراوە شیردەر ڕێگەی دراوە کە بە ڕۆژوو نەبێ. الصيام جنة لصحيح مسلم پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي ڕۆژوو وقایەت وەستر جونە یعنی وقایەت وەستر پارێزەرە و داپۆشەرە. پارێزەرە جەستەتان دەپارێزێ لە نەخۆشی. بۆیە ڕۆژوو بەویستی خوای پەروەردگار ڕزگارمان دەکات.
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو سەحابەدا دانیشتە بوو گەنجێکی جوان هات بەلایدا پێشتر پێغەمبەری خوا ئەو گەنجەی بینی بوو چەند پۆشتە و پەرداخ و بۆن خۆش و ڕێک و پێکە بەڵام بینی گوێنی لەبەرا بوو گوێنێکی هێنا بوو دووری بووی لەبەری خۆی کردبوو بەبێ پێڵاو بە پێی پەتی دەسوڕایەوە بە شاری مەدینەدا فەرمووی ئەوە موسعەبی کوڕی عومەیر نییە وتیان بەڵێ فەرمووی ئەوی بۆ وا دەیبینم ئەو کوڕە دەوڵەمەندەی جاران بۆ وایە وتیان لەبەر ئەوەی موسڵمان بووە دایکی بێبەری کردووە لە خۆی باوکی نەماوە دایکی هەیە زۆر دەوڵەمەندن هەموو ماڵەکەی لێ سەندۆتەوە جلەکانی بەریشی لێ سەندووە وتوێتی موسڵمانی شوێن محەممەد کەوی بێبەریت دەکەم لە خۆم و لە سەروەت و سامانم وتوێتی وەڵڵاهی بێبەریشم کەی دڵنیابە لە شاری مەککەوە دەڕۆم بۆ مەدینە هیچیش لەگەڵ خۆم نابم جوێنی لەبەر دەکەم و بە پێخواسی دەگەڕێم بەڵام واز لە دینەکە نایێنم پێغەمبەری خۆمە لەو دڵی پڕ بوو کە ئەو گەنجەی بینی لە پێناوی ئاینەکەدا وازی لە هەموو ماڵی باوک و دایک و کەسوکاری هێنا لەو هەموو خۆشیەوە هاتۆتە سەر چی لەو کاتەدا بە سەحابەکانیشی دەبینی زۆری ڕەشوڕوت و هەژارن هەموو لە مەکە وەکو موسعەب هیجرەتیان کردووە هیچیان نەماوە فەرمووی دڵتەنگ مەبن ڕۆژێک بەسەر ئێمەی هەژار و ژێردەستەی ئیسلامدا دێ وەڵڵاهی سێشت بە چاوی خۆتان دەبینن ئەوەی بمێنێ عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا چییە فەرمووی ڕۆژێک دێ ئەم جلە شڕانەی کە ئێستا لەبەر خەڵکایە خەڵک وا تێر و تەسەل دەبێ ئەو جلەی ڕۆژ لەبەری دەکا شەو پێوەی ناخەوێت جلی شەو و ڕۆژی جیاوازە ئەو زەمانە جلی شەو خەو نەبووە هەر ئەو جلەی لەبەر تا بوو هەر ئەوە بووە سەروەر صلی الله علیه وسلم فەرمووی ڕۆژێک دێ ئینسان جلی ڕۆژی جیاوازە لەگەڵ جلی شەو خەوتنی فەرمووی دووەمیان ئەم خانوە شڕانەی ئێستا کولانە خانوانە کە دەیان بینن ڕۆژگارێک بەسەر ئومەتی ئیسلامە دێ موسڵمانان وایان لێ دێ ماڵی زۆربەی موسڵمانان دیوارەکانی ڕازاوەترە لە بەرجی کەعبە وەڵڵاهی زۆربەی خانوو هەیە دیوارەکەی دووی هەندەی بەرجی کەعبەی تێچووە فەرمووی ئەو بەرگەی بۆ کەعبە دەکرێت کە نمونەیە ماڵی زۆربەتان وای لێ دێ دیوارەکانی لە بەرجی کەعبە مهمتر و ڕازاوەتر دەبێت سێمیان فەرمووی وا تێر و تەسەل دەبێ خەڵک لەسەر برسێتی ئەو خواردنەی کە لەبەر دەمتا دانرا لە یەک ژەما چەند جۆر خواردن بەسەر یەکا بۆ دادەندرێ ئەوە تا ئێستا خواردن دەخورێ میوە دەخورێ چەرەسات دەخورێ شەربەت دەخورێ شیرینی دەخورێ هەمووی لە یەک ژەما لە شوێنەکە بۆ دێنن فەرمووی سینیە خواردن لا دەچێ سینیە خواردنی تر بە شوێنیا دێ ئەوە لا دەبن و هەر لەو ژەمەدا شتێشکەت پێشکەش دەکەن لە میوانیدا لە ماڵی خۆتە سەحابەکان وتیان خۆزگە دەگەیشتینە ئەو ڕۆژە فەرمووی بۆچی وتیان لەبەر ئەوەی نەتەفەڕەق للعیبادە زیاتر عیبادەتی خوامان دەکرد ئێمە ئاوا تێر و تەسەل و پۆشتە و پەرداخ و ماڵی خۆشمان هەبوویایە یەکجاری خۆمان یەکلایی دەکردەوە بۆ عیبادەت و خواناسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەل ئەنتم اليوم خەیڕ بەڵام بەخوا ئەمڕۆ ئێوە ئێستاتان باشترە لەو زمانی تێر و تەسەلی و پۆشتە و پەرداخیە وتیان بۆچی فەرمووی لەبەر دوو شت یەکەم ئێوە ئێستا جەستەتان ساخترە دووەم ئیمانتان بەهێزترە ئەو زەمانی خەڵک ئاوا جلی ڕۆژ و شەوی جیایە لەسەر یەک ژەما چەندین سینی خواردن دێتە بەردەمی هەروەها ماڵەکەی لە کەعبە ڕازاوەترە لە بەرجی کەعبە فەرمووی خەڵک نەخۆش دەکەوێت خەڵک جەستە ساغەکەی لەدەست دەدا ئیمانەکەی لاواز دەبێ وەکو پێویست عیبادەتی خوا ناکات بۆیە ڕۆژوو ڕزگارمان دەکا لە نەخۆشیەکان ئەو کەسانی کەوە ئالوودە بوون بە جگەرە کێشان ئەو کەسانی ئالوودە بوون بە نێرگەلە کێشان کە بەداخەوە پەرەیسەندووە چ فرسەتێکی زێڕینە هەر بۆ واسهێنانی لانی کەم ڕزگاربوونت کەسێ 16 سعات جگەرە ناکێشێ ڕۆژانی تر تا ئەو کاتە پاکەتێک دوو پاکەتی دەکێشە ئەها ڕزگارت بوو لە چەندی چەند نێرگەلەی کێشاوە تا ئێوارێ ئێستا بە ڕۆژووە دەتوانێت هەر زاڵ بێ یەکجاری وازی لێبێنێ یان لانی کەم لە بەشێکی زۆری ئەوە ڕزگاری بووە فرسەتێکی زێڕینە بۆ واسهێنان و کەمکردنەوەی بە ڕێژەیەکی یەکجار زۆر پێنجەم ڕۆژوو ڕزگارمان دەکات لە گوناهەکانمان زۆر بەمان گوناهی زۆرمان هەیە دەناڵێنین گوناه ئەگەر کەسیش پێی نەزانێت دەرونی خۆت ئازار دەدا ناومێد مەبە ئێوە کەسەی لە دەستی گوناهەکانت وەڕزی ئەم ڕەمەزانە هاتووە ڕزگارمان دەکات پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێ مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بێ ئیمانی وابێ کە ئەمە فەرزی خوایە ئەمە تەنها خۆلاوازکردن نییە واحتسابە ئیمانی وابێ پاداشتەکەی لای خوا تۆمار کراوە خوا لە گوناهی ڕابردووی خۆش دەبێ
هەموو ڕۆژێکە بەربانگت کردەوە دڵنیا بە چێوێک لە گوناهەکانت توایەوە ڕۆیشتووە دڵنیا بە لەوە چونکە تۆ لەبەر خوا بە ڕۆژوو بووی ڕزگارمان دەکات لەو شانەمان کە لەژێر باری گوناها چەمیوەتەوە بەڵام ئاگامان لە شەوەکانیشی بێ لە ڕۆژە بە ڕۆژوو بووی لە شەوە بە دیار تەلەڤیزۆن و مناقەشاتی سیاسی و گەڕانی ئەم ماڵ و ماڵ و غەیبەتی ئەم و ئەوەوە وریا بەدای نەنیتەوە دیسان تۆماری نەکەیتەوە بۆیە پێغەمبەری خوا باسی شەوەکەشی کرد فەرمووی من قام ڕەمەضان ئیمانە واحتیسابا غفر له ما تقدم من ذنبه کەسێ شەوانی ڕەمەزانیش وەکو ڕۆژەکەی دەمی خۆی گرتووە بە ڕۆژووە شەوانیش ماڵی خۆی بە جێبێڵێ یان لە ماڵەکەی خۆی و مزگەوتی گەڕەک و شوێنەکەیدا خەریکی شەو نوێژ و تەراویح و ئەمانە بێ ئەوە خوال لە گوناهەکانی خۆش دەبێت لە ڕۆژە بەشێکت لێ خۆش بوو لە شەویشا بەشێکت لێ خۆش دەبێت ئێمە هەموو شەوان لەم مزگەوتە خۆشانەدا الحەمدوللا چەند ئاوەدان و چراخانە بە ڕووناکی خوا ئەوە ماڵی ڕووناکە کە ماڵی خوا ڕووناک دەکاتەوە وەرن تەراویحەکانتان بکەن پەلەمەکە لە چوونە دەرەوەی مزگەوتە یەک مانگە هەر خۆی تێدەپەڕێ هەموو شەوان لە مزگەوتەدا ئێمە زنجیرە باسێکمان هەیە باوەڕتان بێ بە دیار تەلەڤیزۆنەوە 5 سەعات دانیشت 5 وشەی بە سوود فێر نابی نیو سەعات لێرەدا دەنیشی بە کۆڵێک معلوماتی تازەوە دەڕۆیتە دەرەوە بە ویستی خوای پەروەردگار شتێکت زانیوە بیرت دەکەوێتەوە نەتزانیوە فێری دەبی لە هەندێک ئەخلاقی خراپ ڕزگارت دەبێت لە هەندێک ئەخلاقی باش دەیخەیتە سەر خەرمانی ڕەوشتە باشەکانت چی دەکەی لە ماڵەوە چی دەکەی لە سەردان و گەڕان و ئەم ماڵە و ماڵ و دیار تیڤیەکان و مناقەشاتی سیاسی و دەنگ و ئەمانە وەرە ئەم مانگە خۆت یەکلاییکەوە دڵنیا بە هەموو شەو ڕۆژێک بەشێکی زۆر لە گوناهەکانت خوا لێت خۆش دەبێت خوا لە هەموو لایەکمان خۆش دەبێت ئینشاءالله شەشەم خوای پەروەردگار لە خۆیمان نزیک دەکاتەوە کە خەڵک لێمان بێزارە ئەو کاتێک کە ئینسان بە ڕۆژوە چونکە هیچ ناخوا و ناخواتەوە بۆنی دەمی ناخۆشە بۆنی دەمی ناخۆش دەبێت خەڵک حەزی پێ ناکەن بۆی ئینسان لە کاتی بە ڕۆژووبوونا هەوڵ بدە هیچ کەس ماچ مەکە ئەوەندە دەمن لە خەڵک نزیک مەکەوە کە خەڵک لێت بێزار بێ تەنانەت عولەمای شەرعی لەو بڕوایەدام کە فەرموویانە ئینسان ژن و مێرد لە کاتی ڕۆژوودا یەکتر ماچ نەکەن وەکو ڕۆژانی تر باشە مەبەستەوە نییە یعنی پیاوانی مسلمان و ژنانی مسلمان خۆڕاگرن لە ئاستی نەفسا ناچن تووشی جیماع بن مەبەست ئەوەیە با خۆشەویستیەکان نەبێتەوە کاری ئەوەی کاڵ ببێتەوە بەهۆی بۆنی دەمی یەکتر ناخۆش بێ و ماچی یەکتر بکەن و لە یەک بەڕز بن حتا بەربانگ دوای بەربانگ با ئەو ماچ و موچە نەکرێت لە بینی هاوسەرانیشدا چ جای خەڵکی تردا با بۆنی دەمت نەڕوا بەسەر خەڵکە خوای پەروەردگار بەڕێزان لوتفێکی لەگەڵ ئێمە کردووە هەشتی بۆ سەلامەت کردوین ئەم هەشتە یەک خەلەلیان تێدا پەیدا ببێ ڕەفیقەکەی خۆت ژنەکەی خۆت منداڵەکەی خۆت لێت بێزار دەبێت لەبەر بووەگەنی ناودەمت ئەزان ئەو هەشتە چیە ئێمە شکرانی خوا وەکو پێویست ناکەین ئاگامان هەر لێژ نییە ئەوەی کە خەڵک لەبەر بۆنی دەمت ڕاناکە هەشت دانەت سەلامەتە یەکەمیان پووکت هەر وەختێ پووکی ئینسان نەخۆش بێ خەڵک لەبەر بۆنی دەمت ئیزعاج دەبێت دووەم ددانەکانت سێم قڵشی سەر زمانت ئیوا هیچ عیبینە قڵشەکانی زمانی گەورەن و میکرۆب تیا کۆ دەبێتەوە ڤایرۆس بۆنی دەمی دێ خەڵک لێ دووەڕز دەبێت سێمیان لیک پەنا بەخوا ئیوا هەیە لیکەکەی بۆ گەنە هەها کانی وا هەیە کە ئاوەکەی دێتە دەرە ئاوێشی ناتەبیعیە بۆنی لێ دێ هیوا هەیە کانی ناودەمی لیکەکەی ساڵ 12 مانگ بۆ گەنە هەرچی لێ دەکەن چارەسەری نابێ خوا ئەمەی بۆ من و تۆ وا دروست کردووە شیرینە و پاکە و بۆن خۆشە پێنجەم قورگ و لەوزەتیان هەر نەخۆشیێکیان هەبێ ئینسان بۆنی دەمی دێ شەشەمیان سووریان چەک ئەو بۆرەی لە قورگەوە دەگاتە معیدە هەر نەخۆشیێکی تێدا بێ ئینسان بۆنی دەمی ناخۆش دەبێ حوتەم گەدە و ترشی گەدا یەک تۆز لەو ترشیە بێتەوە دەرەوە خەڵک لە مەترێک شەو ناتوان لێ نزیک بێتەوە هەشتەمیان بۆری هەوا و سیەکان ئینسان سیەکانی هەر نەخۆشیێکیان هەبێ لە دووری چەندین سانتیمەترەوە بەرامبەرەکەی ناتوانێت بەرامبەری بوەستێ خوا هەر هەشتی سەلامەت کردووە بۆ ئەوەی بۆنی دەمی تۆ خۆش بێ و بتوانێ قسە لەگەڵ خەڵکا بکەی و خەڵک لێن نزیک بێتەوە بەڵام لە ڕۆژوودا تف کەم دەبێتەوە لیک کەم دەبێتەوانێت دانەکان خواردنیان زەریواتیا دەمێنێتەوە ئەبێ لە پاشی و بەربانگە بە جوانی بیان شوێ ئاگاداری خۆت بی ئەوەندەش لە خەڵک نزیک نەبیتەوە کەس ماچ نەکەی کە ناڕەحەت بی سبحان الله ئاوا خەڵک لێت دوورە بەڵام خوا چی دەفەرمێ پێغەمبەر فەرمووی لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك ئەی خەڵکینە ئاگادار بن بۆنی دەمتان کە ناخۆش دەبێ و خۆ لە یەکتر دەپارێزن و دوور دەکەونەوە لای خوا لە بۆنی میسک ئەو بۆنە ناخۆشە خۆشترە بۆنی دەمی تۆ لەو کاتەدا لە لای خوا لە بۆنی میسک خۆشترە چونکە لەبەر خوا دەمی خۆت وا لێ کردووە بەڵام عند الله عند الناس نا
لە خەڵک دوور بە بەڵام لە ئەڵڵا نزیک بە ئەڵڵا لەو کاتەدا لێت نزیکە کە خەڵک وازت لێ دێنێ خوا لە خۆیتە نزیک دەکاتەوە چونکە تۆ لەبەر خوا بە ڕۆژووی حوتەمیان ڕۆژوو ڕزگارمان دەکات لە تەفرەقا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆتایی شەعبانە دەیفەرموو صوموا لرؤيته وأفطروا لرؤيته لە بوخاریدا فەرموودەکە هاتووە خەڵکی نە بڕوانن بە ڕۆژوو بن ئەگە مانگی یەک شەوەی ڕەمەزانتان بینی لەو سەریشەوە ئەگە مانگی شەشلان شەواڵ یەکەم شەوتان بینی بیشکێن و بیکەن بە جەژن سەیری ئەم فەرموودەیەکەن و سێ دەرسی لێ وەرگرین یەکەمیان صوموا بە واوی جەماعە یعنی بەیەکەوە بە ڕۆژوو بن خەڵکینە خۆت جیا مەکەوە لە خەڵک قەت نەچی بە تەنیا بە ڕۆژووی بڵێ عەقڵم نایگری ئەمڕۆ هەر ڕەمەزان بۆ بەخوا خەڵکی بە ڕۆژووش نەبێ بە ڕۆژوو دەبم نە صوموا لەگەڵ خەڵکا بە دا مەبڕێ جیاواز مەبە لە ئەو هەڵکە خۆت جیاکەیتەوە هەمووتان بەیەکەوە بە ڕۆژوو بن زانای بەناوبانجی کورد شافعی سەردەم مامۆستا عەبدوڵڵای هەرتەلی لە کتێبی ڕووناکی ڕەب العالەمین لەبەر گیدوو لاپەڕی 252 دا دەفەرمێ ئەگەر ئینسان بە ڕۆژوو بوو لە شارەکەی خۆیدا لە وڵاتەکەی خۆیدا دواتر هەر ئەو ڕۆژە سەفەری کرد چۆ شارێکی تر بە تارە چۆ وڵاتێکی تر سەیری کرد خەڵک لەوێ بە ڕۆژوونین واجبە ڕۆژوەکەی بشکێنێ با جیاواز نەبی لەگەڵ ئەهلی ئەو شارە بە ڕۆژوو نەبووی لە لای خۆت نەبوو بە ڕەمەزان چوویتە شار و وڵاتێشکە ئەوان لەوێ بە ڕۆژوو بوون و زانی ویان ڕەمەزانە ئەگەر بە ڕۆژوش نەبی واجبە هیچ نەخۆی ڕێک لەگەڵ ئەو خەڵکەدا خۆت بکەی بە ڕۆژوو با پێشتریش خوارد دەبێ یعنی دەبێت مسلمان جیاواز نەبێ لە خەڵک دایمە کەسێکی بەلاوە مە بە هەموو شتێک لەگەڵ خەڵکات جیاواز بێ صوموا بەیەکەوە بن خەڵکی نەتەفرەقەتان با لەسەر ڕۆژوو تێ نەکەوێ دووەمیان دەفەرمێ یەک شاهید کافیە بۆ ئەوەی بکرێ بە ڕەمەزان و بکرێ بە جەژن یەک پیاوی مسلمانی عادل و دادپەروەر بڵێ بە چاوی خۆم مانگم بینیوە دەبێ متمانەی پێ بکرێ یعنی پێمان دەڵێ هەر وەختێک ئومەت متمانەی تێدا نەما بە زایع چوو ئیسلام ئەم خەڵکەی پەروەردە دەکەری یەک کەسی دادپەروەر شاهیدیەدا من و تۆ دەڵێن بینینی تۆ بینینی منە ئای بەداخەوە ئێستا ئەم خەڵکە چی لێهاتووە کەس بە کەس ڕازی نییە کەس چاوی متمانە بە چاوی کەس ناکە وەڵای ئێستا وەکو دەنگدان و حیزبایەتی بوو یادەبووە ڕەمەزان 30 ڕۆژی کە شتێ پڕ کردایە کەس بە مانجی کەس ڕازی نەدەبوو ئەوە بەرهەمی خوای پەروەردگارە دینە پێمان دەڵێ براکەت تۆی بەڕێزم مادام تۆ بینیوتە من وا دەزانم خۆم بینیومە با متمانە لە نێوان مسلماناندا هەبێ با متمانە لە نێوان میلەتاندا هەبێ سێمیان دەفەرمێ لیڕوئیەتی بە بینین ئێمە ئومەتی بینینین ئومەتی ئیسلام نەک ئومەتی وەسوەسە وەڵی وا هەز دەکەم و وا هەز دەکەم و دڵم وا دەڵێ ئەوانە نا بینین بە چاوی خۆت نەیبینی بڕوا مەکە نابێ بڵێ وام زانی مانگە وابزانین نییە دەبێ یەقینت هەبێ کە ئەوە مانگی یەک شەوەی بینیوتە خەڵکێک ئێستا دەڵێ وەڵی مانگ زۆر بەرز بوو دوو شەوە ئەوانەیە بەڕێزم نە لێمان خواردووە نەگومانت بۆ دروست ببێ ئێمە خوا دەکا یەکتر ناخۆین کاکە ڕۆژ و خواردن خوا قەرەبووی بۆ داناوە پێغەمبەر فەرمووی فەئین غم عەلەیکم فەئەکملوا 30 شەعبان 30 ئەگەر هەور بوو مانگ نەبیندرا شەعبان بکەن بە 30 ڕەمەزان یەکەم ڕۆژی دوای ئەوە دەست پێ بکەن ئێمە با خەمی ئەوەمان نەبێت ڕۆژوەکمان خواردووە یان نا ئەوە دەکرێت قەرەبوو بکرێتەوە خەمی ئەوەمان بێ یەکتر نەخۆین نەک لە ڕەمەزانمان خوارد ئێمە وا یەکترمان خوارد لە ناو خۆماندا تازە خەمی ئەومانەیە شەوی مانگی دوو شەوە بێ یان سێ شەوە بێ ئەوە لێگەڕێ لیژنەی بەڕێزی فتوا لە کوردستانە فتوای خۆی داوە تۆ پابند بووی پێوەی و پێکاویشیانە 100% هیچ گومانتان لەسەری نەبێ ئایا هەموو وڵاتەکان دەبێ بیکەن بە ڕەمەزان ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ کە سەرمەسەبی ئێمەی میلەتی کوردە دەفەرمێ هەر وڵاتێک مانگبینینی خۆی جیاوازە واتە لە سعودیا کرا بە ڕەمەزان واجب نێت تۆ لە کوردستان بکەی بە ڕەمەزان ئەبێ کەسێکی کورد لە کوردستانە بۆ مانگ بڕوانێ نەیبینی تۆ بە قسەی ئەو مەکە بەڵام ئیمامی مالیک و ئەبوو حەنیفە و ئەحمەد دەفەرمون دەکرێ ئەگەر لە وڵاتێکی دنیادا مانگ بیندرا تۆ بیکەی بە ڕەمەزان مانگ بیندرا لەگەڵ ئەوە بیکەی بە جێژن با لە وڵاتەکەی خۆشتان نەبێ محمد ناصر الدين الألباني رحمة خوالي بدا فرمي إني أرى على الشعب كل دولة أن يصوم مع دولته أهلي هر ولاتك هر ملتك لخاكي خويدا بيويستا مانگ بينيني خوي هبه متابع بدولتي چكنبه شوين كاتوي دولتي چكنبه ئێمە دینەکەشمان سەر بە خۆیمان داوا لێ دەکا واتە پێمان دەڵێن لە عیبادەتی شان نابێ پاشکۆی خەڵک بی تۆ کوردی لە کوردستان دای پێویستە کورد زبانێکی خۆل لە شاخێکی کوردستان لە شار و دێیەکی کوردستانەوە شاهیدی بدا کە مانگی یەک شەوت بینی و بۆی بیکەی بە ڕەمەزان یعنی دینەکەمان پێمان دەڵێ ئەی میلەت شوێنکەوتووی خەڵک مەبە لە عیبادەتیشا شوێنکەوتووی خەڵک مەبە نەک لە سیاسەت و حکمڕانیدا ئەها دینی ئیسلام عیبادەتەکەشی هەموو شتێکمان فێر دەکا
ئەوانی دەڵێن باشە مزگەوت چیمان فێر دەکا کوردایەتیمان فێر دەکا وڵام مزگەوت کوردایەتی شت فێر دەکا پێت دەڵێ وەکو لە عیبادەتا سەر بەخۆی لە سیاسەتیشە ئازاد بە پاشکۆی خەڵق قبوڵ مەکە. خاڵی هەشتەم و کۆتاییمان بەڕێزان ڕۆژوو ڕزگارمان دەکات لە قورسگرتنی دین، لە دین قورس وەرگرتن ڕەمەزان لەمە ڕزگارمان دەکات. خوا کە باسی ڕۆژوو دەکات دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. خەڵکینە ئەی خەڵکی مسلمان ئەی ڕۆژ و گرانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خوا وا دەفەرمێ خوا ئاسانکاری بۆ ئێوە دەوێ، خوا قورسی بۆ ئێوە ناوێ. ئەم ئاەتە لە باسی ڕۆژوو داهاتووە. خوا دینی ئیسلامی بۆ ئاسان کردوون بە ئاسانی وەریگرن، خوا دینی ئیسلامی قورس نەکردووە لەسەرتان، قورسی مەکەن لەسەر خۆتان. بۆیە بەڕێزان دەبینی کەسێک نەخۆشە لە مانجی ڕەمەزانە، ئەم مەلاو ئەو مەلاو ئەو تەلەڤیزۆن و ئەو تەلەفۆن و ئەی هاوار نەخۆشم بەداخەوە بە نسیبم نەبوو. ناکاکە وا مەبە. خوا خۆی باسی ڕۆژووی ڕەمەزانی کردووە، لەگەڵ ڕۆژوەکەدا باسی نەخۆشیشی کردووە. فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. سبحان الله هل لم ئاەتەدا چەند وشە لەسەری بوەستین، چەند دەرسی لێوە دەگیرێ. خوا دەفەرمێ هەر کەسێک لە ئێوە نەخۆش بوو لە مانجی ڕەمەزانە، ئەی نەخۆش تۆ بەڕێزی لای خوا ڕێک ناوی هێناوی مەریضا. جا مەریضان نەیفەرموو ئەلمەریض یعنی نەخۆشیەکە لە جێگادا خستی، هەر ناوی نەخۆشی لەسەر بێ بۆ تەیە بە ڕۆژوو نەبی، ئللا مەگەر نەخۆشی خۆی دەناسێ لە خوا بەزیاد بێ هیممەتی بەرزە ڕوخسەت وەرناگرێ و عەزیمەتی هەیە دەڵێ من لەگەڵ نەخۆشیشکەدا فەرقم هەیە وەڵا دەتوانم بە ڕۆژوو موزاڵیش بووم بە ئیزنی خوا باشتریش دەبم، ئەمە جیاوازە. ئەینا هەر ناوی نەخۆشت لەسەر بوو خوا عوزری بۆ داناوی، ئەتوانی بە ڕۆژوو نەبی. ئەم پرسیار و کتاب و حیسابەی ناوێ، خوا ناوی هێناوی ڕێزی لێگرتووی. بۆیە ئەگەر لە ڕەمەزانە نەخۆشکەوتی و ئەمەزانە خوا غەزەبی لێگرتووی بڵێ ئای بەرەکەتەکەم بە نسیب نەبوو، زۆر بە ئاسایی وەریگرا. خوا دەفەرمێت دەکرێت تۆی ساغ لە ئەوەڵی ڕەمەزانە نەخۆشکەوی، لە ناوەڕاستی ڕەمەزانە نەخۆشکەوی، دنیا لێ نەیاتەوە یەک، دین لە خۆت قورس مەکە و ئەمەزانە خوا بێبەش و مەحرومی کردووی. نەخێر هیچ لە ئێجرەکەت کەم نابێتەوە. خوشکی بەڕێزی وامانەیە دەچێت لە سەیدەلی و لای دکتۆر حەب وەردەگرێت بۆی عادەی شەهری سوڕی مانگانەکەی دوا بکەوێ ڕۆژوەکانی نەخوا، کارێکی حتا بڵێ هەڵە دەکەی. زۆر بە ئاسایی وەریگرە خوشکە باشەکەم هەفتەیەکی ڕەمەزان لەدەست بچێ بەهۆی عادەی شەهریەوە، بەهۆی سوڕی مانگانەوە. حەب مەخۆ، خوا دینەکەی لە تۆ قورس نەکردووە. سەفەرێکی دوور و درێژ لەگەڵە، لەگەڵ نەخۆشێکە مرافقی و نەخۆشەکەت لەم ڕەمەزاندا پێویستە بیبەن بۆ ئەنقەرە و بۆ تاران و بۆ بەریتانیا و بۆ ئەڵمانیا و ئەوانە. مادام لەگەڵ نەخۆشەکەدا دەڕۆی خوا عوزری داویتە قەیچەکە بە ڕۆژوو مەبە. فەعیدەتون بیجەڕنەوە. ئەم ئاەتە ئەم وشەیەش پێمان دەڵێ هەر وەختێک چاکەیەک لەدەست چوو دنیا لەلات خراب نەبێ، سەرکەوتنێک لە وەختێکا لەدەست چوو دڵنیا بە دەتوانی قەرەبووی کەیتەوە. عیدە فەعیدەتون ئەی مسلمانان ئەمڕۆ بە ڕۆژوو نەبووی لەبەر نەخۆشی و سەفەر، دوای مانجی ڕەمەزان دەتوانی بە ڕۆژوو بی. ئەی ئینسان چاکەیەک لەدەست چوو، ئەی قوتابی ئیمتیحانێک کەوتی، فەعیدەتون دڵنیا بە ڕۆژە دەتوانی قەرەبووی کەیتەوە. ئەم ئاەتە هیممەتمان دەداتە بەر قەت بە کەوتن کۆڵ مەدا ئیلا سەرکەوتنی بە دوادادێ. ئەمجا ئاەتەکە چەند لطف لەگەڵ نەخۆشان دەکا من ئەیامین ئوخەر لە ڕۆژانی داهاتوودا. سبحان الله کە لە خزمەت قورئانە ئینساندا دەنیشێ هەل لە وشەیەکی ورد دەبێتەوە دەرسێک وەردەگرێ. خوا نافەرمە فەعیدەة من ئەشهور ئوخەر، لە دوای مانگەکانی ڕەمەزان لە چەند مانگی داهاتوو بیگرەوە. ئێمە هەموو جار وا دەڵێن لە مانگەکانی دوای ڕەمەزانە، نە، خوا دەفەرمە هەل لە ڕۆژەکانی دوای ڕەمەزانە. ئەیام چەند بە جوانی دەیانڵێ، چەند بە لوتفەوە. یعنی ئەی نەخۆش نەخۆشیەکەت ئاسانە، ئێستا مەیگرێت دڵنیا بە هەر ڕەمەزان تێناپەڕێت چاک بوویتەوە، ڕێک لە شەشڵانە دەستکە بەگرتنەوەیان. لەمایە لە ڕۆژەکانی دوای ڕەمەزانە ئەیامین ئوخەر، ڕۆژی ترە لە بەردەمایە. ئەم ئاەتە پێمان دەڵێت کە نەخۆشت هەبوو دڵنەوایی بکە، بڵێ بەخوا ئەوەندە زوو چاک دەبیتەوانێ، باوەڕ ناکەم بگاتە کۆتایی ڕەمەزان نەخۆشەکەی تۆ کۆتایی پێهاتووە، هەر لە دوای ڕەمەزان ڕێک بیگرەوە. ئەی دکتۆر گەر نەخۆش هات بۆ لای قورس مەکە، بڵێ بڕوا بکە ئەم نەخۆشی تۆ زۆر ئاسانە، ناگاتە چەند ڕۆژێکی کە خۆی گەورە شیفات بۆ دەنێرە بەویستی خوای پەروەردگار. ئەوە ئاسانی بۆ یەکتر بکەن. دەی ڕۆژووی ڕەمەزان پێمان دەڵێ مادام ڕەمەزان ئاسانکاریە یەکەم ئەی مامۆستای بەڕێز، ئەوە قوتابیەکانمان وا 12 ئامادەیە یا ڕەبی خوا فرسەتیان بدا، زانستی و وێژەیی بەرەو ئیمتیحانەکان دەڕۆن لەم مانگەدا. ئەی ئەوانەی لە ئیمتیحانەکاندا ئیمتیحان دادەنێن، ئەی ئەو کەسانی سەرپەرشتی قاعی ئیمتیحانن، تکاتان لێ دەکەم خوا دینی ئیسلامی ئاسان کرد، ڕەمەزانی ئاسان کرد، خوا ئێوەش ئاسانکاری بۆ تەلەبە بکەن، تو خۆشتەکانی لەسەر قورس مەکەن. ئێستا لەم مانگەدا قوتابیەکانی پەیمانگا و زانکۆ لە ئیمتیحانان،
ئەی مامۆستای بەڕێز لەبەر حرمەتی ڕەمەزان ئێوەش پرسیارەکان ئاسانکەن، پرسیارەکان ڕوونکەن، یارمەتی قوتابی بدەن، دەستان لە دەرەجەدا زۆر قورس نەبێ، حیساب بکەن ئەم تەلەبانە زۆربیان بە ڕۆژوون، کات دایک و باوکیان بە ڕۆژووە لە داخیلیدان وەکو پێویست پارشێ و بەربانگیان بۆ ناکرێ، ئێوەش تخوا کار ئاسانیان بۆ بکەن، چونکە ڕەمەزان پێمان دەڵێ ئیسلام ئاسانکاریە، ڕۆژوو ئاسانکاریە. شاری هەولێر پایتەختە، لە هەموو شار و شارۆچکەیەکەوە قوتابی لەم شارەدا هەیە، ئەوە داخیلیەکانی حکومیمان هەیە، لە هەموو کۆڵانێکە چەند خانوو هەیە بەکرێ گیراوە و خەڵکی تەلەبەی تێدا دەژی. ئەی هیممەت بەرزان، بەڕاستی پار هیممەتتان کرد، بەڵام چاوەڕێم زیاتر هیممەت بکەن ئەم ساڵ. ئەی خاوەن چێشخان و مەطعەمەکان، ئەو کەسانی کە لە ماڵەوە پارێک نانی زیادتان هەیە، چاوتان لەو تەلەبانەوە بێ. لە سلێمانی دووهۆکیش بە هەمان شێوە دەڵێم، بەڵام هەولێر زیاتر لە هەموو شارەکان و زانکۆکان خەڵک هاتووەتە ناویەوە. غەریبەی زۆر تێدایە کە لە دایک و باوکیان دوورن، کە ناتوانن بەربانگ و پارشێو بکەن. لە ماڵی خۆتەوە ئەگەر هەفتەی یەک مەنجەڵ خواردنی زیاد دروستکەی، بیبە بۆ خانووی کە لە گەڕەکەکەتدایە و تەلەبەی تیادەژی، بیبە بۆ داخیلیانی کە شوێنەکانیان دیاریکراوە کچان و کوڕان بەبێ جیاوازی، بڵێ ئەمە بۆ بەربانگتان ئەگە بەشی چەند تەلەبەیەک بکە. ئەی خاوەن مەطعەم چەند باشە ڕۆژانە خواردنی 50 تەلەبە لەسەر خۆت حیساب بکەی، باوەڕ کابێ یەک تەلەبەیەک بەربانگی لەسەر بکاتەوە بەقەدەر ئەو خوا گەورە ئەجر بۆ تۆ دەنووسێ. زۆر زۆر خێرێکی گەورەیە، هیممەتی زیاتر بەکاربێنن، وا بکەن ئەم ڕەمەزانە ئەوانە ئاگر نەکەنەوە، با کاتیان بۆ عیبادەت و بۆ سەعیکردنەکان بمێنێتەوە و ئەو ئەجر و پاداشتە گەورەش دەستی ئێوەکەوێ. دووەم ئەی پیاوانی بەڕێز کار ئاسانی بۆ خێزانتان بکەن، ژنەکەشت وەکو تۆ بە ڕۆژووە، وەک تۆ ماندووە، وەک تۆ گەرمای دەبێ، وەک تۆ ناڕەحەت دەبێ، وەک تۆ بێخەوە، داوای خواردنی زۆری لێ مەکە لە بەربانگە، بەڵکو هاوکاری بە، لە عەسرەوە بچۆ ماڵەوە بەشێک لە خواردن دروستکردن ئامادەکاری لەگەڵا بکە، گەسکی ماڵی بۆ بدە، بەشێک لە قاپەکانی لەگەڵ بشۆ. ئەمە لە شکۆی پیا و کەم ناکاتەوە، ئەمە لە پیاوی موسڵمان دەوەشێتەوە. ئیسلام ڕەمەزان دینی ئاسانکردنە نە قورسکردن. خێزانەکەت کار ئاسانی بۆ بکە، نەک کاری لەسەر قورسکەی. سێمیان ئەهلی بازار و بازرگان کار ئاسانی بۆ خەڵک بکەن، شتی بۆ هەرزان بکەن. خۆزگە چەند بازرگانێک بڕیاریان بدایە لە مانجی ڕەمەزانە قازانج نەخەن لەسەر کاڵاکانیان، هەر ئاوا بە نرخی خۆی بیخەنە بازارەوە لەبەر حرمەتی ئەم مانگا بۆ ئەوی فەقیر ئیستیفادە بکە. بەڵام ئەوەی من سەرنجم داوە پێچەوانەکەی بەداخەوە دەبینم کە ڕەمەزان دێ لە میوەوە تا خۆراک هەمووی سعرەکەی گران دەبێت، هەمووی گران دەبێت بەداخەوە بازرگانیش لەگەڵ ڕێزم بۆ زۆر بەیان هەندێکیان دەیقۆزنەوە و فرسەتی لێ دێن و سعرەکان گران دەکەن کە پێچەوانەکەی ڕاست بوو. ئەبوو ڕەمەزان مانگی هەرزانی بێ نرخ گرانترکردن. خۆشمان بێویژدانین دەچینە بازار وا ئەزانین تێر ناخۆین، نەخێر ئەو هەموو شتە مەکڕە، نیوەی ئەوەش بکڕی لەسەر سفرەکەت هێشتا دڵنیا بەلەی زیاد دەبێ و فڕێ نادەی، بەشی ماڵێکی کەش دەتوانی هەژارێکی پێتێرکەی یان لانی کەم ئیزدیحام لەسەر بازار دروست ناکەی. بۆیە ڕۆژوو ڕزگارمان دەکات. داوا دەکەم لە خوای پەروەردگار خوایە ڕەمەزان بێتە مایە ڕزگاربوونمان لە نەخۆشی، لە ناخۆشی، لە مەینەتی دنیا، لە مەینەتی قیامەت. یا ڕەبی خوایە بە ڕۆژوو لە گوناهەکانمان خۆش بی، خوایە لەم مانگەدا لە گوناهەکانمان خۆش بی، یا ڕەبی لە نەخۆشی پاکمان کەیەوە، لە نەخۆشە دەرونیەکان ڕزگارمان کەی، خوایە هەر کەس دەستەی بە ئازارە ڕزگاری کەی، هەر کەس دەرونی ناڕەحەتە خوایە ڕزگاری کەی. مانگی ڕەمەزان بکەی بە مانگی خێر و بەرەکەت لەسەر میلەتی کوردی موسڵمان. خوایە لەناو خۆماندا یەکتر نەخۆین، تەبابین، برابین، ئاشتی خواز بین، ڕێز لە یەکتر بگرین. ماڵەکانت ئاوەدان دەکەین، خوایە تۆش ماڵەکانمان ئاوەدان کەی، خوایە ڕوو دەکەینە ماڵەکانی تۆ، خوایە تۆش ماڵەکانمان ئاوەدان کەی. بەرەکەت بخێ ڕزق و ڕۆزی هەموو موسڵمانانەوە، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی، تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و تەراویحمان لێ قبوڵ کەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.